بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی نوێی ئەم بەرنامەیە بە خزمەتی ئەوەی عزیز و خۆشەویست شاد دەبینەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵلقەی ئەم جارێ بەرنامەکەمان باسی پرۆژەکانی نیشتەجێبوونەکەین. ئایا گرفتی کرێنشینانی چارەسەر کردووە یاخودنا؟ ئەم تەوەرە قسەی زۆر هەڵەگرێ. بە نمونە هەموو لایەک ئەزانن کە شوقەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان بەگشتی و لە شارەکانی هەولێر و سلێمانی بۆ ئەوە دروستکران بۆ ئەوەی کرێچێتی و کرێنشینان کەم کەنەوە و هەر کەسە ببێ بە خاوەنی مڵکی خۆی، عقاری خۆی، شوقەی خۆی. گرفتەکە ئەوەیە ساڵ لە دوای ساڵ ئەم شوقانە گرانتر ئەبێ، هەرزان نابێ. ئەو ئەرزەی کە وەرئەگیرێ بۆ دروستکردنی ئەم شوقەیە یاخود ئەم باڵەخانەیە بە چەند خەمڵێنراوە؟ بۆ نمونە 100 متر، 150، 200 متر، 300 متر، تا ئەوەی کە ڕێژەکەی بەرزە بێتەوە. ئەمە تا چه حدێ خزمەتی بە هاوڵاتیان کردووە. ئەو سولفەی عقاری کە درایە هاوڵاتیان بۆ ئەوەی نیشتەجێ شوقەکان بن، درا بە کۆمپانیاکان لە بری قەرزی هاوڵاتیان. ئەمە چۆن دراوەتەوە تا ئێستا؟ ئایا هاوڵاتیان پابندن بە بۆنەی ئەوەی کە موچە نییە؟ تا ئەم ساتە وەختە حکوومەتی هەرێم پابند نییە بە دانی موچە بە هاوڵاتیان و موچەخۆران و فەرمانبەران و مامۆستایان. ناوی پرۆژەکان ناوی جیاوازن: شاری فەرمانبەران، شاری مامۆستایان، شاری ئەندازیاران، شاری پزیشکان، هەموو ئەم ناوانە هەن. ئایا ئەمانە کە فەرمانبەرن لە حکوومەت مانگانە موچەی خۆیان وەرنەگرن چۆن ئەتوانن پابند بن بەو قیستەی کە لەسەریانە؟ ئەمە خاڵک. خاڵی دووەم، هاوڵاتیان گلەی و گازندەیەواکەن زۆر زۆریش کە کرێی کارەبا و غاز و ئاو و مۆلیدە لەو شوقانە زۆر زۆر گرانە. بە نمونە هاوڵاتیەک هەردوێنێ بە خۆمانی وتووە گوایە لە 5/12 تاوەکو ئێستا کە نزیکی 29 بۆ 30 ڕۆژەکە نزیکی 300 و قسوور دۆلار پارەی مۆلیدەی بۆ هاتووەتەوە. ئەڵێ وام لێ هاتووە ناوێرم کارەبا و سفلێت هەڵکەم، ڕام کردووە نەوتم کڕیوە، 2 سۆبام کڕیوە، بەس بۆ ئەوەی ئەم پارەیە نەدەم بە مۆلیدە زۆرە. و لە یەکێک لە سیتیەکانی ئەم شاری سلێمانیە ئەم حاڵەتە ڕوویداوە. ئاخۆ بێت چەندی تر ئاوە بێلەنجی هەڵبژاردبێ و ئێمەی دەست نەکەوتبێ یاخود کەناڵێکی ڕاگەیاندن و سۆشیال میدیایەکی دەست نەکەوتبێ بۆ ئەوەی ئەم گلەیە بگەێنێ. بۆیە خۆشەویستان، قسەی زیاتر لەسەر ئەم تەوەراکەین. خاڵێکی تر دەستی دوی ئەم شوقانە کۆمپانیاکە خۆی بە هەندێک ناو تۆماری کردووە کە مۆزەف و فەرمانبەری خۆیانن، دواتر ئەیفرۆشنەوە بە دەستی دوو و بە قازانجی دەفتەرێک 2 دەفتەر دۆلار ئەیفرۆشنەوە بە خەڵکێکی تر. ئایا ئەمە حکوومەت چاودێری ئەم بابەتەی کردووە یاخودنا؟ خاڵێکی تر قسە لەسەر ئەوە بکەین کە ئەم شوقانە تایەتی بە 4 دەفتەر، تایەتی بە 5، تایەتی بە 22 تا 25 دەفتەر، هەشە ئەڵێن بە ملیۆنێ دۆلار. ئەویان نازانین کاکاتە 100 دەفتەر دۆلار، ئەویان نازانین تا حدێک وایە. بەڵام ئەم شوقانە کە ئاوا ئەوە نرخەکەیەتی و لە 4 دەفتەرەوە هەیە تا 25 دەفتەر دۆلار، ئەوەی کە خۆم ئاگادارم لەم شاری سلێمانیە، فەرق و جیاوازی چییە؟ ئەو 250 متر 300 مترە، ئەم 150 مترەوە بە 4 دەفتەرە. بۆ نمونە هەیە ئەوە نەشە ڕێژەکەی بڵێن قیاسی شوقەکە یاخود مەساحەی شوقەکە ئەوە نەشە، بەڵام هەر بە 4-5 دەفتەرە بۆ ئەو بە 25 دەفتەرە. ئەم قەبارە زۆرە، ئەم ڕێژە زۆرە هۆکارەکەی چییە؟ خۆشەویستان، قسەی زیاتر لەسەر ئەم تەوەراکەین. بە هاوڕێتی ئەوەی عزیز و خۆشەویست دەتوانن بەشدار بن لە ڕێگەی و ژمارە تەلەفۆنانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە و شاراوە نیە لە هیچ لایەکتان کە خەڵکێکیش هەیە مستەفیدە لەم وەزعە. بە نمونە خەڵکی عەرەب دێت ئەم شوقانە سعری ئەم شوقانە بەرزەکاتەوە. بۆ نمونە کابرا پارەی پێیە، موچەخۆری عێراقا، ئەتوانێت شوقە بکڕێ، ماڵی خۆی هەیە لە بەغدا لە شارەکانی تری عێراق، دێ لێرە شوقە ئەکڕێ، مەوای کردووە سعری شوقەکان بەرز ببێتەوە و تا ئێستا دانەبەزیوە. کورد لە وڵاتی خۆشیدا ناتوانێت هیچ بکا و عەرەب هاتووەتە ناو ماڵەکانیشمان، ئەوەش هەیە، بەڵام بێ جیاوازی و فەرق و جودایی. ئێمە مەبەستمان لە بارە اقتصادی و ئابوووریەکەیەتی، نەک وەکو کەس وەکو خودی ئەو شخصانی کە دێن شتەکڕن، ئەوە حەقێکی شەرعی خۆیانە. خەمسادی حکوومەت دوای کردووە کە هەم نرخ گران بێ و هەم کوالیتی شتەکان وەک پێویست نەبن.
بۆیە ئەم یەکانە کڕین و فرۆشتنیان پێواکرێ و چەندین دەستی کردووە 2000 مەسلحەتەکەشە دەگەڕێتەوە کۆمپانیاکە خۆی. باڵەخانە هەیە 8 کەچی فۆرمی قاتی 12 فرۆشراوە. ئەمەش جێی پرسیارە. زۆرینەی ئەم پرۆژانە بەرپرسەکان لە پشتێون تا چەند حکوومەت چاودێری ئەم بابەتەی کردووە چەندە بڕیاری یاسایی و پەرهێنان بڕیار وایە هەموار بکرێتەوە بەڵام ئەمە هیچ لەباری هەژاران ناگۆڕێ. هەیە هەم خان و هەیە هەم شوقەشی هەیە هەیشە تا ئێستا خاوەنی مەترێک ئەرز نییە لە کوردستانە. کێ کاک هێمن وەرەگرم لە شاری کەرکووک. کاک هێمن فەرموو. جانم کاتێ باش. هەموو کاتت باش کاک هێمن جان. تاوەکەمی پیانەکەم پێشەکی پێش ئەوەی کە لەسەر ئەو بابەتی تۆ بکەم چەند ڕۆژێک پێش ئێستا ڕۆژی لە سێدارەدانی سەدام حوسێن وایە. بەڵێ یا ڕەبی خوای گەورە لێی خۆش بێ خوا بە بەهەشتی بەری شاد کا پێشەر هەموو شتێ گرەی بێ لە پێشینەکانی منکەوە ئەو ڕۆژان کرد و ئەو زاتە گەورە ڕۆیشت و ئەم کە لەسەر ورە بزری بزانە هاتنە کایەوە ئەوە ئەو دوو فەرمی لەسەر پرۆژەکانی نیشتەجێبوون کێشەکان چارەسەرەکە یان نا تا تۆ بڵێ هەتا قسەکانی وەرگزلی کە لە قەوی هەبێت هەتا وەکو شەکە دز و خرتە دز هەبێت بۆ فەقیر و هەژار شوقە چی بەرگا ئەدرێت تۆ من یەک پرسیار لە تۆ ئەەکەم نەک شەکە خرتە دزێک بە نمونە وەرەگری باشە یەک خرتە دز هەموو ئەوەی کەوەی ئێستا دەمچۆخایی و چۆخاو ئاغایەتی کوردایەتیمان دۆکەن و کوردایەتیمان پێ ئەفرۆشنەوە بۆ کە لە شار بوو ئەو سەرۆت و سامانی کە هەیەە بە باوک و باپیر و ئەژداد و ئاباریانەوە بەقەو یەک شەکە دزی ئێستا ماڵ و سەرۆت و سامانیان هەبوو ئێستاکانە چاوەڕێی لێدەستی ئەم خرتە دز شەکە دز چونکە ڕێزمێ حاشە حەزی ناوێت ڕۆژ ڕۆژی دزیە ڕۆژ ڕۆژی وەرگزریە ڕۆژ ڕۆژی کەلەکانە باشە ئەوانە ڕەحمت ئێستا جا نازانم بەڕێز موالیدی سەلێ من خۆم بە موالید ئەو تەمەنی وام نەبوو لە ژیانی سەدام حوسێنە ئەگوێرنەوە ئەڵێن خەتیب و ئیمامی گەورەی مزگەوتی سلێمانی هەوڵ نەکردگرێ ئەو بۆ زۆر تێکەڵاوی لەگەڵ سەدام حوسێنە هەبووە چۆتە لای بۆ بەغای تر نردیانە وتیانە کاکە ئەو داواکارەمان بۆکەوت لە تەنە ئەوە بە سەدام حوسێنی تۆ خۆی گەورە ئەم جارەش لێی خۆش بێ وەکو خۆم گردنی ئازادێ وەکو خۆم ئێستاش هەر ئەو سەرکردنی خۆمی ئەزانم باشە و توتی کاکە ئەمانە یاریانە بەو شاخەیە بۆ ناهێنیتەوە میلەتی خۆتن قەومی خۆتن نەتەوەی خۆتن تۆ باوشیانی و ئەمانە ئەزانی لە جواباچی پێوتووە بەڵێ پێوتوە بەس پێم بڵێ من حەق بەم بەچێ بەچێ نازانم چەند توێخە و ئاغایان تایە نازانم حەق بەم بەچێ من جارێ ئەمە یەک دووش کاتێک کە مەجلیسی وزەرای کۆکاتەوە قیادی سەورات بە سەوت و سوورەوە دیارە هەمویان وەکو ئەم وەرگزل و کە لە زلانی ئێستابن ئەوە لەوانەیە زۆربەی بینێت کە بە تەمەنەکان شایەتی ئەو قسەیە بۆ من بگەن سێری کردوت لەم وردوگەڵم چی پاڵانە چیە پێکانەوە ئەوە چییە سوێن بەخواڵێن یەکمانی بۆ دانا بۆ توی هەر هەموو کاتی دامەکەن سوێن بەخوا هەمویان وەکو دارچینار بردویانی بە عاسمانە دەست خۆش حکومڕانیە ژیان دەکە دیارمەجالێتم بدەیت بەڕۆژیان تۆ حکومڕانی ئاوا ئەکرێت حکومڕانی لە سەرکردەی ئاوا ئەکرێت نەکرێت زوو گەندەڵیوە اینجا تۆ کە سوکاری کیمیابارانی هەڵەبجێ شەهید ڕێنسم هەیە بۆیان کورە بە قورئان قەسەم ئەژێرن و ئەڵێن کاکە ڕۆژی پێشەوە بە تەیارە بەیاناتی فڕێدایە خوارەوە خەڵکی شاری خۆش زۆر پێدای خەڵکی تر لەسەر هێڵە لە سەرەتاوەمانەوە خەڵکیی زۆر بەشدار بێ ڕەنگە خەڵکێکە بێ معاناتی هەبێ حەسکا لە ڕێگەی بەرنامەکەەوە باسی بکە بە کورتی دوسێ کۆمنتەیە خوێنمەوە کاک سیروان پێنجوێنی نووسێتی نەخێر بگرە بۆ بەبارگرانی بۆ کرێنشینان ئاشوز دووسیوێتی نەوەڵا بۆ فەقیر نەکراوە ئەوانەش هەر بۆ ئەوانەیە کە دوو شوقەیتریان هەیە دووسێ شوقەیتریان هەیە کاک سەلاح نووسێتی نەخێر بۆ حیزبەکانە بەبێ جیاوازی خۆزگە کورد نەبوو مایە کاکارزان نووسیوێتی نازان بۆ کاکە حەمە نووسیوێتی ئەگەر کێشەی کرێنشین چارە ببێت ئەم هەموو کۆشکە ناکرێت اینجا ئەمانەش ئەوەنە مەجای دزیان نابێت سیامە ڕەسوول نووسیوێتی 17 ساڵە لە زەویەکانی هەشتی حەسارۆک دابەش کراوە بێ خزمەت گوزاریە کاک ئیبراهیمیش نووسیوێتی بە دڵنیاییەوە کرێنشینی چارەسەر نەبووە بەڵکو زیادی کردەوە ئیبراهیم ئەحمەد ئیبراهیم زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان بەشدار بن تا لێرەوە لە خزمەتان نەبم کاک خورشید وەرەگرم لە هەولێرەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله.
والله موضوعي لو موضوعي نجذبنا كان براسي أفضل كانت التأثير نفسي بەڵێ يعني براسي زور بي أو يمكن الجوان كدروس كلاها همو بس مسؤول كان وخدشي يعني براسي براسي وأنا يعني استفادة لك زيادة تمشي زور بي شارك ولا كان لك هم بطنجار تمشي زفترو يعني ده فلوس شيء سهل خيالي زي فقير الفقراء هذه براسي ناني خدمات خصوص زيادة يعني دوننا من زي ما نفس حسابك يعني لا حسابك زي ما حتى يسترجع بنام الناس اللي كذا يعني العرض يخو ما خان يعني حكومة يعني براسي نظام حجز الصالة أو خلق كبيرة خدمة بزاهي بدين اللي خلق قانون عادي خود بالطابور دي حكي خود دي لا تاني كي قانون يعني أوان ذلك قريب يعني الشيء صارت ما كان يعني براسي بس دبوا يكفيني دولا من برد مش جنزات في دكي تبشاي دولا في دكي بطنزات ترشز زفر بوجه كاك يعني هو بس أو جانا حبنا ذاك في فقير سنمني لو جانا براسي بەڵێ أزونا براسي يعني قدر في زول لخطشي حجادة بەڵێ زۆر سوپاس کا خورشید دەست و چاوت خۆش بێ کاک ئیسماعیل عەبدولهادی نووسیوەتی پرۆژەکانی نیشتەجێبوون تەنها دەوڵەمەندەکان سوودیان لێ وەرگرتووە ئومێد حەمیدیش نووسیوەتی تام دوو بنەماڵە حکوم بکەن هیچ کێشەیەک چارەسەر نابێت ڕێدین تەوێڵەیش نووسیوەتی نەخێر چارەسەری نەکردووە گوڵاڵەخان وەرەگرم لە پیرەمەگرونەوە بەڵێ گوڵاڵەخان کاک محمود چۆنی گوڵاڵەخان باشی باشی بە قوربانێ بم سپاس دەکەم خوا نەکا لە خزمەتە ما قوربانم وەڵای لەسەرەوە بەرنامەیە ئەم وڵاتە کاولەی خۆمان قساتم بەڵێ فەرموو نە نەوت هەیە نە ئاو هەیە نە کارەبا هەیە بەڵێ نا ئیتر نە هیچ خزمە و گوزاریەک هەیە نا هیچ شتێک نییە ئەنجا ئەمانە سەر بۆ خۆیان و بنەماڵەی خۆیان و کەسوکاری خۆیانن هەچی کومپانیەکانیش نەکەر حکومە چۆ مناڵێکە دەنووسی دامەزرێ بۆ دانامەزرێنن بەڵێ ئێستۆتە لە پیرەمەگرون ئەم هەموو مەعمەلەی کە هەموو کەسوکاری خۆیانە ئەوتە ئێمە کوڕێکمانەیە لە ماڵەوە خەوتووە بەڵێ ئارە وەڵا ئەنجا ئەوەتە باسی شقاکرێت با بە شقار بۆ خۆیانە کردویانە بە پارەی نەوت کردویانە و ئیتر بۆ خۆیانە ئەیفرۆشن و ئەیخۆن و دوو ماڵە فەقیر ئەم پایزە ساوم لێ بوو لەکانی بەردی نەبوو تۆ بوو بە گردێکەوە کردیان شۆفڵەکانیان پێخست ڕوخانیان ڕەبی ئاوا ماڵەکانیوانی بڕوخێ ڕەبی لەسەر تەخدلاتن ڕەبی خوابیان کا بە قوربانی نەحلەکانی سەدان حسێن نەبێ نانێ کردی ئەی کوا بایعەکەمان بایعی ماوە بەڵێ هیچ شتێک ماوە لە وڵاتە کاول بووە ئەم هەموو کوڕەمان هەمی سەری خۆیەوە گرم هەموو کوڕە جوانە خنکان مەیتەکەشیان نەهاتەوە بەداخەوە حیف نییە خوا بەخوار سوێمان بۆ لە تاویان بەڵێ گوڵاڵەخان دەست و چاو خۆش بێ بە قوربانێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ زۆر سپاس باوکی مستەفا وەرەگرم لە شاری هەولێرەوە باشی وەڕێزم باشی باوکی مستەفا زۆر سپاس دەکەم لە خزمەتم فەرموو بەنسبەت ئەو تەوەرێکەوە جەنابەت باسی دەکەی بەڵێ نیشتە جێبوون بەڕاستی کەس ئیسفادە لێ نەکردووە لە هەولێرێ بەڵێ ئەو مەسوولانە یعنی پارتۆزەویەک وەردەگرن قانی لەسەر دروست دەکەن لۆی ئیسفادەی خۆیانی هەبی ئیسفادەی فەقیری نییە بەنسبەت هەشتی عەسارۆکان باس شت کرد لە 2007ەوە هەیە عەردی کڕی واتە ئێستا هیچ خەدەماتێکی بۆ نەچووە یعنی حکوومەت لەو شتەی زۆر خەمساردا دەستاتا خۆشبی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کۆمنت هەیە پەلەم لێ مەکەن بە بیان خوێنمەوە کاک ئومێد حەمید خوێنمەوە ئەو کۆمنتە کە دواتر بنارڕەزان نووسیوەتی هیچ کات شوقە و تەلارەکانیان بۆ فەقیر نەبووە مەریوان عەلیش نووسیوەتی هەمووی پارەسپیکردنەوەیە هیچ زە بچووکەکانە گەورەکانیش لە دەرەوەی عێراق بەرهێنان دەکەن
عەبدولباری ئەحمەدیش نووسیوێتی ئینشاءالله لە ساڵی 2030 چارەسەر دەبێت. باشە زارا حەسەن نووسیوێتی حکوومەت دەستی خۆش بێ میلەتێکی گێر ڕازی بێت بە 60 ڕۆژ جارێک موچە وەربگرێت ئیتر نۆ کۆمنت. قورئانی پیرۆزیش سڵاوی نردووە و ئەژڵێ باشی خوا لێ ڕازی بێ قورئانی پیرۆز سوپاس دەکەم الحەمدولیلا باش. کاک هێمن وەرەگرم لە کۆیەوە. کاک هێمن سڵای خوا لێ بە کاک سڵاوی خوا لە جەنابەت کاکە هێمن. کاکە مەحموود میلەت باڵێن حکومەت چارەسەری کێشەکان بکە میلەتێک بێ پارە بدات بە سلێمان هەڵشۆی دەک عافێتمان بێت بەڵێ خەڵکانێکە بۆ نزاوە تۆلەکەن من خەڵکانێکە بۆ نزاوە تۆلەکەن من لەم یەک دوو ڕۆژە زانیومە بە 4 دەفتەر و 5 دەفتەر داوەتی سلێمان هەڵشۆیی فەقیریش بوون یعنی وا فەقیریش بوون بەڵێ بەڵێ فەقیر خۆی بە فەقیر پیشانداوە بەڵێ ئافێتمان بێ دەستخۆش بەداخەوە زۆر سپاس کاک هێمن دەستخۆش بۆ پەیوەندیەکەت. باوکی بڕوا وەرەگرم لە هەولێرەوە. وعليكم السلام ورحمة الله وبركاته. باوکی بڕوا خوا لێ ڕازی بێ جەنابەت چۆنی باشی؟ سپاس دەکەم. بەنسبەت ئەو تەورە هەست بژارێت تەورێکی جوانە بەڵام بەڕاستی بەنسبەت هەولێرێ ئەو شخوانی کە دروست دەکرێت هیچ هاوڵاتی یعنی فەقیر استفادەی لێ نەکردیە لەبەرەوەی باش لەبەرەوەی مەسەلەن لە توی شقەک بە 10 دەفتەری و بە 12 دەفتەری و کە 120 مەتر و 100 مەتر و مەسەن 110 مەتر یعنی زیاتر لە 10 دەفتەریە بس بفقير ذكرت علقا اوانا مثلا برنامج قابل اغير مقصد عندي مثلا بتن صالة شي كم 2 صالة 7 صالة ما قانا مثلا هذا شكلور بقلناها ايش برجي شي ديالي كلاوي كو فقير في بدري انك مثلا برجي شي مثلا سن ورقه كل سنه ورقه خدمي ور بقرن يعني اشتقنا كده بله زۆر سپاس باوکی بڕوا دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت. بەنان خان وەرەگرم لە دەربەنی خان. السلام عليكم عليكم السلام ورحمة الله بەنان خان. لە تەوەری بەرنامەکە سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان یەکەم. سپاس دەکەم. کاک مەحموودجان تا ئێستا چێک ببینیوە کێشان چارەسەرکردیا بێ لەلایەن حکومەتەوە هەزار جار ڕەحمەت لە گۆڕی سەدام حوسەین. سەدام حوسەین زۆر لەمانە باشتر بوو. سەدام حوسەین خەڵکی لەبرد بە کیمیاباران ئەکوژ بەڵام ئەمان لە برسیانە خەڵکەکردن کاک مەحموود. بەڵێ بەش وەقایە چۆن سەدام حوسەین مناڵ گرتیان و چیان پێکرد بەش وەقایە هەر هەمویان یەکە بە یەکە گشتی وایان لێزی ئەم حکومەتە بەش وەقایە بڕووکە بەڕاستی سەدام حوسەین زۆر لەمانە پیاوەتر بوو کاک مەحموود. بەڵێ ئەی کاک مەحموودجان دەست و چاوت خۆش بە بەنان خان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت خوا ئاگادارت بێ خوشی بەڕێزم خوا لەگەڵ بێ. کاک هێمن کاک هێمن لە تەقتەق. بەڵێ هێمن لە تەقتەق. بەڵێ کاک هێمن گیان ئەم کاتتان باش هەموو کاتت باش کاک هێمن. براکەم ئێمە لە سعید سەری ئەم حکوومەتی هەرێمەوە زۆر مرتاحین. بەڵێ کاک هێمن باسی کرێنشینان و کرێتیەکەی بەڕاستی کرێنشین و کرێتی دەستی بەر بۆ بەڕاستی. بەڵێ لە تەلەفۆنەوەی گوێم لێ بگرێ کاک هێمن لە تەلەڤیزیۆنەوەی گوێ مەگرە لە تەلەفۆنەوە. بەڵێ داوای لێ بوون دەکەین قەینا گیان براکەم باسی جادەوان بکەین باسی پرۆژەکان بکەین بەڕاستی ئەم حکوومەتە حەبسی بەسان و باریا هەردەی هەر کەمە. باشە یعنی تۆ ڕازیت بە قەناعەتەوە لەو حکوومەتە؟ یەکسەر کەشفم کردی یەکسەر کەشفم کردی کاک هێمن.
وزاري خۆشەویستی یانی من سپاس خۆشەویستی دەست و چاوت خۆش بێ سپاس بۆ پەیوەندیەکەت ئەزیزم خوا گەدارت بێ خوا لەگەڵ بێ کاک جەبار وەرەگرم لە کفری خۆشەویستەوە داخراوەتەوە بەداخەوە هیوادارین پەیوەندی بکاتەوە کۆمنتە خوێنمەوە پەلەم لێ مەکەن ئەڵە بەڕێز من خۆم هەش دەفتەرمدا بە شوقە دوایی لە بێخزمەتگوزاری پرۆژەکە فرۆشتمەوە بە 3 دەفتەر و 5 دەفتەرم لێ زەرەر کرد نیوەی تەمەنم سرف کرد تا ئەو پارەیەم خڕ کردەوە شوقەکانی با ناوی نەبم کاک ئالان سلێمانی ئەمەی ناردووە کۆمنتەکان تکا ئەکەم باتە شیر و ناوزڕاندنی تیانە بێ بۆی بتوانم بیخوێنمەوە باشە پەیوەندی تر وەرەگرم کاک عەبدوڵڵا نووسێتی نەخێت چارەسەری نییە ئەمە پێی ناڵێن چارەسەر بەڵکو پێی دەڵێن تێکدەر بارحاڵ هەندێک لەو بەڕێزانە کۆمنتێکی زۆریان نووسیوە لەسەر هەشتی حەسارۆکی هەولێر وەڵی من چاوم کردوێتەوە نازانم هەر ئەبیستم کە هەشتی حەسارۆک خەدەماتی بۆ نەچووە خەڵکێکی مەزلومن تا ئێستا وەکو پێویست خزمەتگوزاریان نییە نازانم قەزێ و هەشتی حەسارۆکە چییە و بۆ ئاوا وە بە گرێکوێرەیەک بۆ ئەم حکوومەتە ناتوانێت چارەسەری بکە کاک خۆشنا وەرەگرم لە هەولێرەوە سڵاوی خوا لە جەنابت کا خۆشناویان کاتە بەنسبەت یعنی هەندێک شار فەرقی هەیە لە ڕووی کرێەوە بەنسبەت خۆم کە لە هەولێرم لە 2 ژووردا من بە 250,000 لە 2 ژووردای بە 250,000 لەگەڕێکی ملی کە فەرمانبەری حکوومەتیشم بەڵێ کاک محمود باش فەرمانبەری حکوومەتم کە موچەکەم بەم لێ بڕینە من 315,000 وەرەگرم 315 وەرەگری 250 دەی بکرێ بەڵێ یعنی ئەگەر هیچی ترم نەکردا من ناتوانم کرێ بدەم بەس مەجبورم یعنی ڕۆژانە دوای شتر دەبی ئیش بکەم یعنی کە مۆزەفی حکوومەتم ناتوانم کرێ دابین بکەم بۆ موچەیە نازانم یعنی بەڕاستی ئەنجومەنی پارێزگایە ئەنجومەنی وەزیرانە پەرلەمانتارەکان نازانم بە چ حەقێک موچەیەمیان بڕێ بەڵێ هیوادارین برادراندا پەرلەمانەدا ئەنجومەنی پارێز یعنی کاکە کرێ یعنی خەڵمەتر یعنی گوناحە من 250,000 بدەم بەو خانوو بەس مەجبورم یعنی مەجبورم بۆ ژیانی خۆم ئەگەر 300 بلیت پەیدا بکەم یعنی ناکرێ بەڕاستی دیاردارم خەڵک یعنی بە تایبەتی لە هەولێر وەکو شارەکانی کرێی زۆر لێگرانە یعنی نازانم ئێستا حکوومەت 7 موچەیداوە بە لێ بڕینەوە یعنی 5 موچەیداوە 7 موچەی نەداوە باشە من یعنی 12 ماکە 12 مانگ کرێیەکەمدا باشە یعنی نازانمانە فکر ناکەنەوە خیالیان ناچی نازانمانە چا سارەی گەشت باشە کاکە من 12 مانگ مەجبورم کرێی خانوو بدەم کرێی ئاو بدەم یعنی ئێستا نییە 3 مانگەی هاوین 72,000 بەس پارەی ئاومدا باشە کارەباگەش ئەکیدم 6,000 هەر دەبی بدەم کاکە یعنی نازانم یعنی ڕێکی خستنی کۆن کاکە من نامەوێت کاکە شوقم ناوێ خانی ناوێ بەس کرێکان ڕێک بێتن لە 100 مەتەجام کاکە بامانجێ 100,000 بن 150,000 بن هەتا خانی ناوێ کاکە بەس من پێرا ناگەم نیستا بۆ معاشە بۆ موچە یعنی هیوادارم کاکە بەس ڕێک خستنەوە بکەن ڕێک بێتن کاک خۆشناو قابلە ئەوەن دەکرێ بێت یعنی پێم غەدرە منە 250,000 ئەدەم یعنی هەزاری وەکو من هەزارانی گەنجی وەکو منێکا من 2 ساڵە من گیانی ئاسفەرجیرم پێکێنا یعنی بەڕاستی یعنی هەرکەچی زۆر خۆشم لەسەرەی باشە هەیە 10 ساڵە کرێت یا 15 ساڵە کرێت یعنی بێوە ژیانی کوردی یعنی نازانم یعنی ئەم حکوومەتە هەتاکە یعنی بەڕاستی ئەمە زۆردا لە زۆر دێگوتم بەڕاستی شاگرد هەندێکدا لە وەستای باشتر دەرەسی زۆردا شاگرد یعنی هیوادارم خەڵکی تێبگە شاگرد لە وەستا باشتر دەرەسی سەدام ڕاست بوو کە زوڵمی کرد ئەوەی کرد بێت کە زۆر ئێستا جێبیزمی خەڵک ینی بەداخۆ ینی ئەمانە شاگردی زۆر لێمە کا خۆشناوادارم جۆ لێمە سەریکە لە نەوەتەکان کە عێراق لە حەساردا بووە ئەم زانیاریە لە من وەرگرا عێراق لە حەساردا بووە پرۆژەیەک هەبووە لە بەغدا پرۆژەیەکی زۆر گەورە بووە بە ناوی مزگەوتی ڕەحمان باشە مزگەوتی ڕەحمان کەوتوتە منتیقەی دەوروبەری منتیقەی مەنسوور ئەم مزگەوتە ڕۆژانە ئەوەندە پێویستیان بە کرێکار بووە هەر کەسە حەزی ئارەزووی لێ بووایە ساعات حوتی بەیانی بۆ خۆی لەسرە ئەوەستا ئەچوو ناوی خۆی ئەنووسی و کرێکاری خۆی کرد ئێوارە داهاتەوە بڵێن ئوزرەکەی خۆی ینی پارەکەی خۆی وەرەگرت باشە
یەکێک لەو پرەنسیپانەی لە ڕووی اقتصادی و ئابووری وڵاتانەوە ئەوەیە وڵات هەلی کار ئەڕەخسێنە بۆ کرێکار لە ڕێگەی دابەشکردنی زەوی بەسەر خەڵکیش دوجار ئیکا بە بینا ئەمە هەم هەلی کار ئەڕەخسێنێ هەم پارەیە گەگەڕێتەوە بۆ حکوومەت هەمیش حکوومەت دەتوانێت بە پارەم ئەرزانە بدا بە هاوڵاتی بەڵام تا ئێستا غەیری چەند کەسێک و چەند بەرپرسێک و چەند ژێردەستەیەک لە بەرپرسی حکومی و حزبی مستەفید بوون لە دابەشکردنی زەوی و پێدانی سولفەی عقار بە شێوەیەکی گشتی و لە هەندێک بابەتی تر غەیری ئەوە خەڵکی کرێنشین مستەفید نەبووە ئەمە قسەی بەشێکە لە هاوڵاتیان سپاس ڕێگەم بدەیت بەڵێ ئێستا لە هەولێر ئەبینین پرۆژەی زۆر گەورەکرایە کام پرۆژە ینی بن بەپی کێکریکە بەسی شارکە زانم شقا ئەگەر شقەیەک 120 متر ینی 150 متر ببینێت 100 متر بی دوو دەفتەرنی هەتا سێ دەفتەری تێبێتی ئێستا شقە لە هەولێر بە 12 دەفتەرە بە 13 دەفتەرە بە 14 دەفتەرە یعنی ئەمە قازات دەکات پاکستان هەندێک کەس بەس ئەوە دەدەرێم شاگردی زۆر باشان لێ دەرچووە قەڵبیان تاغ نەبی شڵەخوا لە کوڕە حکومەتێ لە کوڕە خەڵکیان کات و ئینشاءالله دەستەکان تاخۆزی زۆر سپاس ئەمجا خۆشەویستان بەشێکی تر لەو مەعاناتە هێنانی کرێکاری بیانیە بۆ ناوخۆی وڵات و هێنانی کۆمپانیای بیانیە بە نمونەی کۆمپانیای لوبنانی و تورکی و ئێرانی و چوزانم سووری و هەموو ئەم کۆمپانیانە ئەهێنرێن لێرە ئیشیان پێ ئەەکەن لەبەرەوەی کولفەیەکی کەمتر وەرەگرن بەڵام بۆ خودی کرێکار و مهندس و وەستای ئەم وڵاتە هیچ هەلێکی کار نەڕەخسێنراوە و جگە لەوەش ناوێکی گەورە قەبارەیەکی گەورە بەڵام ناوەڕۆژێکی بچووک و محتەوایەکی پوچ کە ناوی لێنراوە بۆ نمونە گوندی فلان گوندی فلان گوندی فلان ئەمە گوندی سویدیە گوندی دانیمارکیە گوندی نازانم چیە ئێستا ناوی گوندەکانی بێنم گوندە ئاستەکان ئەیکەن بە مەوزۆ بەسەرمانەوەڵێن ئێوە باسی گوندەکانی سیتیەکانی ئێمەتان کردووە بۆیە بە نمونە ئەو ناوانم هێنایەوە ئیتر بۆ خۆتان تێبگەن دایکی ئاسا وەرەگرم لە شاری سلێمانی السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشی براکەم. باشی دایکی ئاسان زۆر سپاس. یاخۆ وڵی کرا زۆر دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان و بۆ ڕای خەڵک وەرەگرن بەڵام سوودی چیە ئەم قسانە هیچ بە مەسەلە ناگۆڕێت. باش. فەقیر دایم فەقیر بە فراوە و هیچ شتێکی بۆ نەکراوە. ئێمەش قسە لەسەر باری فەقیرەکەین گوزەرانی ئێوەی فەقیرەکەین ئێمەی فەقیر هەموو ئەو کەسانی کە فەقیرن کرێنشینن لەم وڵاتەیە بێدەرەتانن بێکەسن بێپارەن بێموچەن والله کرێنشینی تا من وەکو خۆم کرێنشینی بەڵام لە 50 مەترا ئەزیز یعنی هیچ جیازێکی نییە لەگەڵەوە کە کرێنشینی بەڵام ئەمانە سوودی نییە قسەکردن لەسەر یعنی بڕا بکەن بەس تەنیا ئەوەمان بۆ ئەکرێت داوا لەخوا بکەین ئەمانەمان لەخۆ بکات دەست و چاو خۆش بێ سپاس دەکەم دایکی ئاسان خوا لێ ڕازی بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ من رأى منكم منكرا فليغيره بيده فإن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه وذلك أضعف الإيمان ئێمە گەر نتوانین بەدەست بیگۆڕین بە زمان هەوڵ بدەین بیگۆڕین ئەوەی کە بۆمان ئەکرێ لێرەوە بە زمان بتوانین لە ڕێگەی دوانگەی خەڵکەوە بیخەینە ڕوو عسا وەلعل بەڵکو ڕۆژە ڕۆژان ئەمە خوایە کەسێک گوێی لێمان بێ و بە خۆیان بچێتەوە تۆزەی ویژدانی بجوڵێ لەگەڵ ئەو خەڵکەیە ئەمە نەکا مام حەسەن وەرەگرن لە چەمچەماڵەوە مام حەسەن السلام عليكم. وعليك السلام ورحمة الله مام حەسەن گیان یاخوا بێم زەوەت بوون و لەشتان ساغ بێت خوایە یاخوا بێوەی بی لەگەڵ جەنابتا ئینشەڵڵا وەڵی مامۆستا ئەم شقانە بۆ پیاوی فەقیر نییە هیچ شتێکی بۆ پیاوی فەقیر نییە لە وڵاتە بەڵێ ئەمانە هەر بۆ خۆیان و بۆ بنەماڵەکانیانە ئێمە هەتا توانیمان خزمەتی ئەمانەمان کرد بە مەکینە بە نان خواردنی دیوەخانمان بە هەموو شتێک خزمەتی ئەمانەمان کردووە ینی لە کاتێکا بە مەکینە ئەم دێمان پێ کردووە یعنی دەست و کشیەوە بوو کە کۆپتەر بوو سووتێنێ ئەمانە حەقی وایە فکر لە ئەوە بکەنەوە ئیسا خەڵکمان هەیە فیندانی سیاسیە بەخوا لەوەدە ئیداما بۆ دەرچووە هیچ شتێکی بۆ نەکریا بەس ئەو کەسەی کە جاش بێ و کە شتێک ئەوانە بوێت ئەوانەی بۆ کریا بۆ خەڵکی فەقیر نەکریا ئێمە تا توانیمان خزمەتی ئەمانەمان کرد بۆ ئەوەی کە کوردین و خزمەتی
میلەتی خۆمان بکەین بەڵام هیچ شتێکیان نەکردووە بەڵێ بەڵێ قوربان ئیتر سپاس دەکەم و سپاس دەکەم مام حەسەن جان دەست و چاو خۆش بێ لەگەڵ دنیا ڕەبی خوا لەگەڵ بێ قوربان کۆمنت نەخوێنمەوە باوکی محەممەد وەرەگرم لە حاجیەوە وعليكم السلام ورحمة الله وبركاته بابي محمدي شلوني بري بخدمة فرمو وزاد سورة والله الحمد لله زناب شوني أول بروجي مستديمون وشتاني بكريمي فينا بلى بلى باشا خو والله يختفت جوانا وقت جوانا برنامج مو برنامج أنا يجي جوان كريم نسوي شليه كم وكاو برنامج أم برنامج فيش سپاس دەکەم باوکی محەممەد زۆر بەڵام وەڵای ئێستاوەی دەیاتۆکادا کرێتیوی و خانوخۆی هەبێن وەگەیەک دیە وەکو یەکن ئازانی بۆ پارەی ئاو 6,000 بوو بۆ 10,000 لە 10,000 100,000 ساعتی پێوەریانی نەبەستی 100,000 غام بەڵێ پارەی کارەبای دێتەوە نییە بەڵێ دەوامت پێ دەکە لە دایرەکاندا موچەت ناداتێ بزەنێنە شوێی ئەم دیرەکە دەرێڕای بدەنە بەڵێ ئەجبتانە و خەخە هەموو جارە منەوە ڕابنە بەدنەیە وایە بەڵێ بەڵێ باشە ئەیدی هەر برای من و کوڕ من و ئەوانەش نەبوو مەترەکانە دەستیدام لەخۆ پیشەندەرانیانەدا بەڵێ شێ بخۆن ئەمە ئینکاکارە ئەمەی نەوانەمان دروست کردێ و ئەوانەمەینان سەر دەسەڵاتی ئەو ڕۆژ لیان بەردنەینە و ئاواڵەوە وایە خوا ڕەحم کازا چی بکەین وەڵی نازانین والله إذا أخوة جودان رحم بشير أخوة جودان رحم كسيه كا رجع راس بريد لنا كي خيانتنا كي استخلافنا كي أخوة رحمدو كسيه أخوة رحمدو كسينا كاتو استيروت هذه من جواشي دي جاكي بله هذه بجري بك إذا الصلاة دار جواز بري ولا يروحين بيتنا روحي دەست و چاوت خۆش زۆر سپاس باوکی محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ جاتێبینیەکی کەش خۆشەویستان ینی ئەوە ئەڵێ قسە ڕاکێشێ خەڵکێکی زۆر شوقیان کڕیوە بۆ نمونە بە 6 دەفتەر دۆلار ئەم 6 دەفتەر دۆلارە چواری دراوە دوی ماوەتەوە ئەم دوی کە ماوەتەوە ئێستا بێ قیستی مانگانە بدە ئەم کابرایە موچەخۆرە موچەکەی بۆ نمونە 500,000 جاران 500,000 کرد بە 4 گەڵا ئێستا 500,000 دینارە کاتە 3 گەڵا و شتێک ئەم قیستەی کە لەسەری ماوە کە بە دۆلار ئەیداتەوە بە کۆمپانیاکە ئاخۆ چەندی دێتە سەر چەند ئەم کۆمپانیا چەندی بۆ ئەمێنێتەوە لە کاتێکە وەرەقە دۆلار بە 120,000 بووە ئەم بیناو باڵەخانێ دروست کراوە بەڵام ئێستا وەرەقە بە 145,000 ئەمەش خۆی بۆ خۆی قازانجێکی تراچێتەوە بۆ کۆمپانیاکە پێویستە ئەمە قسەی جدی لەسەر بکرێ و کۆمپانیاکان سەماحیان هەبێ لە خاوەن شوقەکان یاخود ئەوانەی کە کڕیویانە سەماحی داشکاندنیان هەبێ بۆ نمونە لە پارەکە یاخود پارەکە بە ئیتیفاقی هەردوو تەرەف بکرێتەوە بە دینار و بە حیسابی ئەو ڕۆژە حیسابیان لەگەڵ بکرێت چونکە بەشێکی سولفەی عقارە دراوە بە کۆمپانیاکان و ئەوانی ژەیدنەوە بە حکوومەت ئەمەش بابەتێکی تر کۆمنتەکان شانۆ عەبدوڵڵا نووسویەتی من کرێچی نیم بەڵام کەسێک کە مەعاش وەرەگرێ یان کاسب بێت دەبێت بەشی کرێخان و جیا بکاتەوە گرفتمان لە زۆربەی کایەکان هەیە ئاکار ئارامیش نووسویەتی چێ لە خەمی کرێنشیناندایە سێبوو ڕەسوولیش نووسویەتی نەک هەر چارە سەریان نەکردووە بەڵکو لە هەندێک ناوچە پرۆژەکان بە تەواو نەکراوی ماونەتەوە بوونەتە شوێنی ئاژەڵ بەخێوکردن علی ڕەسوولی ژەڵێ پرۆژەکان حیزب دەیکەن و ئامانجیشی تەنها قازانجی خۆیانە چونکە گرانن و خەڵکی هەژار و کرێنشین ناتوانن بیکڕن ئاواز نەجەمیش نووسویەتی نەخێر هەرگیز چونکە هەموو جار هەموو ببورن چاوچنۆکەکان دەستیان گرتووە بەسەریدا و فەقیریش تەنها ئەتوانێت سەیری بکات سەروەر عومەر نووسویەتی پرۆژەکان تەنها خزمەتی چەند کەسێکی دیاریکراو دەکات بۆ هەژار و نەدار نییە بەکر محەممەدیش نووسویەتی نەخێر بە تاکید چارەسەری نەکردووە و ناشیکات چونکە حکوومەت کارێک ناکات لە بەرژەوەندی خەڵکی کەم دەرامەت دابێت نەبەس حەمەدیش نووسویەتی نەخێر هەموو کەسی دەوڵەمەند لی سوودمەندن بەڕێزێک نووسویەتی دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە کە ڕای خەڵکیە گوازێتەوە بەڵام بەخوا ئەم میلەتە مادام بێدەنگە هەموو شتێکی قابلە داوا لە حکوومەتی ژەکەم ئۆکسیجین بکات بە پارە ناویشی وازەح نییە بۆیە نایخوێنمەوە نازانم وڵی بە ئینگلیزی نووسراوە منیش ئینگلیزیەکەم زۆر باش نییە موثکات نازانم چێە
باوکی محەممەد لەکوێ هەولێر السلام عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته صحتان باشا والله باشین باوکی محەممەد خوا لێ ڕازی بێ دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی تەوەرەکی جوان هەڵبژاردووە هەموو جارێکیش تەوەرەکانت یەک لە یەک جوانترن سپاسە دەکەم خوا لێ ڕازی بێ بەڵام استیفادەی نییە بۆ ملەتێک بۆ گەلێک بۆ شەعبێک کە وشیار نەبێت کە ئاگای لە خۆی نەبێت بەڵێ من دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی سپاسە دەکەم سەبارەت بە تەوەرەکەشت باش مستەجێبوون و شوقە و وێلاوە کاتە لە هەولێر شوقە و وێلا بەبەر ناکەن فەرم و شوقەیان کردی هەمووی دوور لە ڕۆژ لە ئاشازی بینەران و بیسەران هەمووی بیتە شوێنی بێئەخلاقی باز ناکەم ناو بێنم خۆتان هەموو شتێک بە دوواداسوون بکەن بۆ نمێ لەسەر ڕێگای بەعرکە هەولێر شوقەی لوبنانی کراوە بیتە فەسادخانە بەڵێ باشە کاکە وەرە پێم بڵێ حکوومەت لە 91ەوە هەتا ئێستا یەک شتی کردی بێ سودمەندی بۆ ملت بۆ هاوڵاتی بۆ گەر بۆ نیشتیمان بەڵێ هەموو سێکتەرەکانی ژیانی سەقەت کردووە بە تایبەتی پەروەردە بە تایبەتی تەندروستی یعنی هیچ سێکتەرێک نمایە کە ئێستا دڵت پێی خۆشی بەڕاستی پێ بڵێ بەڵێ شوقەن جێ نیشتەجێبوون هەمووی بیتە توجارەت و بازرگانی هەمووی ساڵێک نابێت لەسەر زارێ 100 مەتری نزیک گومەرجی هەولێری سەیارە نزیکەی 2 دۆلمە عەرز تەوزیع کراوە بووە بۆ مەعرەز هیچێ منداڵی فەقیرە بەڵام ئەوە شەر فەقیرەکەی دەنجام پێدەدا کاتیان بژاردن شەڕە پەڕۆکی بۆ دەکا نازانم ئەو ملەتە کێنێ عەقڵی خڕ دەکاتەوە کێنێ وشیار دەبی کێنێ فکر دەکاتەوە ئەخ یەک لە ئەمیرەکانی ئیسلامی قسەی جوانی کرد کاتە ئێمە کاتی خۆی لە شار بووین هەمومان پێراوێکی لاستیک و قاتێکی کوردیمان لەوێرا بوو ئێستا لە ماڵی باوکی لە میلاد لە بۆی ماوەتەوە لەکوێیان هینا وایە بەڵێ بەڵێ هەرە وەڵا مەگەر وانیە کاتە ئێستا باوی تەلەفۆن دەکا برێ و کابرا درۆ دەکات لە هەولێر بەڕاستی بێزارین لە هەولێر بێزارین بەڵام کەسێک نییە پێشڕەویمان بکە داخی گرانم کەسێک نییە پێشڕەوی ئەو ملەتە بکە خەڵکی ڕێزم هەیە بۆ خەڵکی گەرمیان بۆ سلێمانی بۆ چەمتەماڵ بۆ بیکێن بۆ پیشدەر بۆ شارە زوور ئێمە نانی ئەوان دەخۆیمە حەقیقەت بەڵێ بەڵام لێرە ئازادی نییە کاتە کەسێک نییە پێشڕەویت بکە دەبا بێن یەکێکە بێ پێشڕەوی بکە بە هەزاران کەس لە وڵاتە بیش بێتارە لەو هەولێرە کاتە لە هەولێر بە 120 بازار دەبینی لەوەرە ناو خەڵکەکەیە نان نییە بیخوا بە نەفلێک نییە بەو زستانە بیشتێنی فەرمو لەسەر سای هەموو شت دۆلاریان گران کردووە چێ زەرمەندە هەر ئەو ملەتە کاتە هەر ئەو ملەتەشە دەنجیان پێدەدا نازانم کێنێ وشیار دەبی کاتە دەدەنگ بە ئیسلامیەکان بدەن جارەت بۆ کاتە ئەوان ئیسلامن هەر لە بەرخاتری دینەکە هیچمان لێ ناکەن کاتە ئەوانە هەموو ئەمەیان کوشت باوڕتەبی خۆم کرێکارم باشە چوومە مەنتیقەی سەرەوە لە سەری ڕەش ئیشم کردیە والله لە ڕۆژی قیامەتێ ئەو شایەگەی دەدەم سۆلەکە لە سەری ڕەش نییە کێشکەی لێ نییە کۆتر لێ نییە والله دە ڕۆژ تاقیبم کردیە سوێن بە والله باشە کاکە خەڵک هەموو مت لە برسان کاکە یەک جار دەنگ بە عیزە ئیسلامیەکان بدەن کاکە ئەوان خوا دەناسن بەڵام ئەوانە خوا ناناسن سپاسە دەکەین بەڕاستی داواکارم لەو کوردە داواکارم لە خەڵکی هەولێر لە خەڵکی ئەو کوردستانە بەسە بوشیابی بە ئاگا بێتەوە یعنی کاتی خۆی کەس نەدێرە لە ماڵی خۆی باسی سەدام حوسێن بکە ئێستاکە بە هەزاران گەنجێ لە وڵاتەی ما ڕسمی پرۆفایلەکەی سەری شاشەی موبایلەکەی ڕسمی سەدام حوسێنی دیکتاتۆرە بۆ من لەگەڵتم دیکتاتۆرە بەڵام ئەو بەتێری دەیکوشتیوانە بە برسێتی دەتکوژن کاچی من داواکارم خەڵک وشیار بی خەڵک ئاگادار بکەوە دەست و چاوت خۆش بێ قسەکانت جوان بوون سپاست دەکەم تەوەرەکانت یەک بێگری خۆشترن یاڕەبی هەر سەرکەوتوبی هەموو کاتێکی سەیری بەرنامەکەت دەکەم هیوادارم سەرکەوتوو بن دەستخۆشی لە هەر هەمووتان دەکەم لە موجیدی هەتا خواری خوارەوە خوا لێ ڕازی بێ یا ڕەبی سلااو ڕێزمان هەیە بۆ خانەوادەی بەڕێزت ملەتەتان بێ زۆر سپاس خوا لێ ڕازی بێ خوا گەدارت بێ خاڵس حەمەد نووسیوەتی دەنگەدەن بە لیستی نایڵێم دواتریش گلەیی و نوزەکەن عەبدوڵڵا هاشم نووسیوەتی خەڵکی فەقیر و هەژار لە هەموو شوێنێک هەر زەرەر دەکات
لە سای ئەم حکوومەتە تێک دەرە دەوڵەمەندەکانیش تەقی خۆشی دەکەن بەسەر خەڵکی هەژاردا ئەندام بورهانیش نووسیوەتی نەخێر چارەسەری نەکردووە. باوکی مەڕوان وەرەگرم لە کەلارەوە. السلام عليكم. عليك السلام ورحمة الله قوربان. السلام عليكم. عليك السلام وسەر هەردوو چاوم. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم خۆی گەورە تەمەنگێتان کەوتە کەوتوتانکە ئینشاءالله. ئەجمعین ئینشاءالله قوربان خوا لە ڕازی بێ لە خزمەتە. بەڵێ دەکەم ڕاستی مەجموعەیەک خەڵکی زۆر هەیە ئێستا بەدەستی ئەمانەوە یعنی داماو بوون بەڕاستی مەجموعەیە خەڵکی هەیە لە فەرمانەکانە لە دایرەی ئاو لە دایرەی کارەبا لە خستەخانە لەوانە بەڕاستی حەقیان خۆدا هەتاوەکو ئێستا داوامی خۆیان دەکەن هەتاوەکو ئێستا لە ئەرکی خۆیان بەڕاستی زۆر نەکەون یعنی ئێمە من خۆم فەرمانبەرم لە بەڕێوەبەرایی ئاوی کەلات بەڵێ هەتاوەکو ئێستا ڕۆژێک زۆر نەکەوتم ڕۆژێک ئیجازەم وەرنەگرتووە ڕۆژێک یعنی بۆڵەشیان پێ نەداوم لە شە ساڵی لە شە ساڵی لەو قەتەوەکە وەزع یعنی بای تەندروستی موسا مەسەلەی ئەو شتانە هەر هەمووی ئێمە بەردەوام بووین لە ئەرکی خۆوان جێبەجێ کردووە تاکە ئێمەی مۆزەف فەقیری بەدبەخت بۆم بۆ خۆی مەجموعەیەکی خەڵکی ترەوە لە بنجیوارە دانیشتووە و معاشی خۆیەکان کاتە هەڵسە حکومەت وەرە ساتاتی کەوانەی کە ئەزانە مسافری ئەوانەی کە مسافە ئێستای لە ئەرکدان ئەی هەموو ڕوا بکە سەعات سێ و نیو شەو ئەم لەسەر تێ بۆ داری ئاو سێ و نیو شەو هەڵەتم بە دووسان بە گەرما بە هاوین ئەتم ئەو ماتۆڕانە خەمەیت ئاو سەوتی ئەتم ئایا دامایکی وەکو من تاریکی بۆ سەبۆزینەکەی نادەبە من دو مانزارێ موسەمەدار دو مانزارێ 470 دەرمەدادێ دابەتی کەتەر شەد ڕۆژە ڕۆژی تەنیەکە ڕۆژی پێ دەدانایە پێی بۆزینەکە ناکەم بۆ من بەڵێ بەڕاستی یعنی مەجموعەیەکی یعنی خەڵکی تەنها خەڵکی بنجیوار و تەنها خەڵک هەیە تۆ کاتە نورەکە تاکتازیەکەی ئەوانەی کە موچە وەرناگرن ئەوانە کە موچە وەرنەگرن کە بنجیوارن ئەوانەی کە ئەزانی لە ئەرکدانی ئەوانەی کە لە ئەرکدانی داوامەکەن واجی و خیاتیۆتەکەن تاکە بۆ حەقێکیان ناگرێت بۆ ئێمە بۆنی ئەوانەوە یعنی حەقمان سەوداوەمان سوداوە ئەگەر یعنی خەڵکی ئەو خەڵک کەسانی کە ئێستای لە ئەرکدان واجی خۆیان جێبەجێەکەن یعنی بەڕاستی هیچ حەقێکمان وەستاو ناکەن. بەڵێ دەست و چاو خۆش بێ باوکی مەڕوان زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ. کانی قادر نووسیوەتی هیچ سوودێکمان لەم حکوومەتە نەبینیوە سۆزان جەمالیش نووسیوەتی نەوەڵا چارەسەری نەکردووە. کاک ئیسماعیل وەرەگرم وەکو کۆتا پەیوەندی لە قەڵات زێوە. کاک ئیسماعیل کابرا ئەو کاتت باش هەموو کاتت باش کاک ئیسماعیل گیان دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم سپاست دەکەم زۆر بەڕێزی. بەس بەڕای من یعنی پێم سەرە تەوەرێکی کە نەبووە تا بەرنامەی لەسەر پێتاوە نەبێ وەکو چی بۆ نمونە ئەخر ئەو بەرنامانە نازانم سوودی چییە سوودی چیە و بەرنامە سوودێکی و بەرنامە تۆ پێم بڵێ بۆ سوودی نییە آخر یعنی چی پرۆژەکانی نیشتە جێبوون گرفتی کرێنشینیان چۆن چارەسەر دەکا کرێنشینێک چۆن دەتوانێت چی بەکرەیەکی زۆر چی دەدەشوقێتیان ئەلمین بە خانوویەکی سادەش بێ. بەڵێ بەڵێ داپارەی ئەو بەرنامەی بۆ فەقیرێکی باشتر نەبوو. کاک ئیسماعیل ئێمە باز لە گرفتی کرێنشینان دەکەین ئێستا تۆ بۆ خۆت کرێنشینی بۆ خودی خۆم ناوەڵە سوپاس بخۆی بەڵام کاک محموودجان خۆ هەزار بەرنامەکەشێ الحەمدولیلا سەیری براتکە سەیری براتکە چەند ساڵە ئەوانە ها یعنی دووبارە دەبنەوە یعنی ئەو بەرنامانە سوودیان کاک ئیسماعیل بابا سوودیان زۆر زۆرە سەیری براتکە ئێستا تۆ سەیری براتکە سەیری برا بچووکت کە چاوەڕاستەکەم چۆن سوودینی جانەکەم سوودی زۆر زۆرە لەبەر ئەوەی ئێستا تۆ خۆت کرێنشینیت خەڵکێک هەیە کرێنشینە باوەڕم پێ بکە مانگ کە 30 ڕۆژە لەلای بۆ بە 3 ڕۆژ یعنی هەر چاودا ئەخاوی کاتەوە خاوەن خانوو داوای کریلیەکە ئەم هەموو پرۆژەیە کە حکوومەت ئەرزەکەی داوە بە خاوەن کۆمپانیا و ملزەمی کردووە کە بۆ ئەندە بیفرۆشێ و دواتر ئەو ئەچێ ئیکاتەوە بە ناوی کەسێکی خزم و دەور و پشتی خۆی و بە دەفتەرە 2 دەفتەر دۆلار بە دەستی 2 دەیفرۆشێتەوە ئەمە خاڵە. خاڵی دووەم ئێستا دۆلار بەرز بووەتەوە قیستی لەسرە مانگانە ئەو کەسەی کە کڕیوێتی بە ئارەقی ناوچەوانی خۆی ڕۆشتووە شوقەیەکی کڕیوە بە 3-4 دەفتەر ئاڵاڵا 10 ساڵە ئیشی کرێکاری بۆ دەکات ئێستا قیستەکەی لەسەر ماوە ناتوانێت قیستەکەی بدا
ئەی کرێنشین بەیان شوقەیەکی هەبێ بۆ خۆی ئەی حکوومەت هاوکاری بک بۆ نمونە نیوەی پارەکەی بۆ بدا یان ئەرزێکی پێ بدا یان بتوانێت بۆی دروستکە یان سولفەی عقاری بۆ بجێڕێتەوە ئەمانە هەمووی بابەتن چۆن گرنگ نییە گیانی من بۆیە من حەز ناکەم بەڵام تێر ئاگای لە برسی نییە بەڵام ئێستا تۆ کرێچینیت خەڵکیی تر کرێنشینە و کرێچیە و پڕووکاوە تااقەتی نەماوە موچەخۆرە 500,000 وەرەگرێ دەبێت 250,000 بدا بەکرێ مامۆستایەکی بەڕێز گوناح نییە مامۆستایەک دکتۆرێک فەرمانبەرێک سوزانم هەر کەسێکە لە وەزیفەیەکی حکومیدا بڕوا دوانی وەڕان دوای وەزیفەکەی خۆی ئیشی تر بکات سایقی تەکسی بێ با بۆڵایمە بەس لە وڵاتەیە هەیە لە هیچ وڵاتێکی تر ئەم شتە نییە کاک ئیسماعیل کە حکوومەت یعنی لە پشتیوە نەبێ سەرما یعنی بازرگانی گەورەیە ئەوانە لە مەساعەتی خەڵک دانین خۆ من ناڵم بۆ خۆم تێرم ئاگام لە برسینە ئێمەش باسی ئەوی دەکەین خودی بەرنامەکەی ئێمەش باسی ئەوی دەکەین تۆ وەرە باشە من سەرمایه‌دارێکم پرۆژێ بۆم نە پرۆژەیەکی دەکەمەوە کۆمەڵێک خانوو دروست دەکەم شوقە دروست دەکەم باشە عنی شوقەیەک بەکرێکی کەم دەدەمە کرێنشینیەک دەیکەی ئەو شتە یانە مە بەسم ئەو بەرنامەکەی تۆ یعنی باشە یەکەم لەسەر بەرنامەکەی جەنابتە باشە من قسەکەشم لەسەر ئەمەیە ئێستا نمونەیەکم پێ دەڵێ کە ئاوا بۆ نە پرۆژەیەک بێ سیاری کرێەکەی جیابوو بێ لە کوردستاندا کاک ئیسماعیل ئەتوو لەگەڵ ڕێزم سەیری هەردوو چاوی من بە قوربانت بم ئەتوو لە ناوڕۆکی بەرنامەکە نەگەیشتووی تا ئەم لەحزەیە ئەتوو لە هەدەف و لە ئامانجی بەرنامەکەی من تێ نەگەیشتووی ئیتر من چۆن نازانم مناقەشەی چی لەگەڵ بکەم تۆ دەڵی کابرا خاوەن پرۆژە کرێ نا دەڵێم کرێنشین زۆرە لە وڵاتە حکوومەت چی کردووە بۆ ئەم کرێنشینانە کەم کاتەوە ئەرزیان پێ بدا کۆرە حکوومەتی چی حکوومەتمان هەیە تا باسی حکوومەتەکە بڵێ 2 کۆمپانیا بڵێ 3 کۆمپانیا بڵێ 4 کۆمپانیا باشە 3 کۆمپانیا باشە کاک ئیسماعیل باشە جان بۆ خۆم دەنگم بە کۆمەڵی ئیسلامی داوە بەڵام وەڵڵاهی پەشیمانم پەشیمانی پەشیمانم چونگاتی هیچ خەڵوێستان نییە وەڵڵا جەنابەت پەشیمان بێ ئێمە مەمنونی جەنابتین کۆمەڵە هەموو لەو حکوومەتەی دا بەشدارن کاتی وەختی جەنگدانێتەوە ئەوەی بڵێ کاکە دەکەم بۆیە دەنگدان پێ بدەینەوە ئەتوو بۆ دوای وەرە ناو جەماوەرەوە هەدەی دەباش وەرە ناو جەماوەر ئەمن لە ناو جەماوەری بووم ئەمن لە ناو ئێستاش لە ناو جەماوەرم کاک ئیسماعیل سواس بۆ پەیوەندەکەت قسە زۆر پێیە سوپاسە دەکەم دەست و چاوی هەموو لایەکتان خۆش بێ خۆشەویستان و بەڕێزان گرنگەوەیە شتێکی جوان شتێکی باش ئیزافە بکەین لەم بەرنامەیە و بتوانین تیشک بخەینە سەرەوە خاڵە نەرێنیانەی کە لە نێو کۆمەڵگەدا هەیە لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و هەموو کایەکانی ژیان تاڵقەیەکی ترێن بەرنامەیە بەخوای گەورە و مێربانتان ئەسپێرم لە دوعای خێر بە بەشمان مەکەن ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه